پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێ شەوی لەیلەة القەدر شەوی 27 و 29 واتە زۆر جار لە 27 و 29 شەوی لەیلەة القەدرە. جاری واشەیە لە ڕۆژەکانی تر شەوەکانی تردایە. دەفەرمێ لە شەوی 27 لەگەڵ 29 چەندێک زیخ و چەو بەرد لەسەر زەوی هەیە، ئەوەندە مەلایکەی خوا لەسەر زەویە. سوێن بەخوا بە دەیەها ملیار و سەدەها ملیار مەلایکە لەسەر زەویە ئێستا. دڵنیا بە ئێستا مەلایکە دەوری ئێمە و هەموو مزگەوتەکان هەموو شوێنەکان تریان داوە. جا داواکەم لە خوای گەورە میهرەبان ئەم مانگی ڕەمەزانی کردبێتە کەفارەتی گوناهەکانمان. لەوانەیە بشەو کۆتا شەوی لەیلەة القەدرمان بێ، لەوانەیە سبەی شەوی مابێ. بەردەوام بڵێن خوایە گیان ئاخرمان بەخێر بگێڕین. لە کۆتا شەوی ظاهیرەن لە کۆتا شەوی ڕەمەزاندا ئەگەر بەیانی ڕەمەزان نەبێت دوو بەیانی کۆتا شەوی ڕەمەزانە یا ئەم شەو یا سبەی شەو. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ خوای گەورە کاتێکە بۆ عەبدێکی خۆی بۆ بەندەیەکی خۆی خێر و چاکەی بیوێت، بیەوێت تووشی خەیر و خۆشی و چاکەی بکات، پێش مردنی پاکی دەکاتەوە. هەر کەسێک پێش مردنی خوای گەورە پاکی کردەوە، ئەوە خوای گەورە خێری بۆی دەوێت، چاکەی بۆی دەوێت، بەختەوەری و سەربەرزی و سەرفرازی بۆی دەوێت. بەردەوام بڵێن خوای لەو کەسانەمان بگێڕێت. وتیان ئەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم پاکبوونەوەی عەبد چۆنە پێش مردنی؟ بەندە چۆن پاک دەبێتەوە؟ باوەڕدار چۆن پاک دەبێتەوە پێش ئەوەی بمرێت؟ چۆن خوا پاکی دەکاتەوە؟ فەرمووی خوای گەورە کردەوەیکی چاکی بە نسیب دەکا، کردەوەیکی چاکی بۆ ئاسان دەکا، کردەوە چاکەکە ئەنجام ئەدا و لەسەر کردەوە چاکەکە دەیمرێنێ. بۆیە کەسانێکمان بینی لە ناو نوێژا مرد، لە سەجدەدا مردن، لە قورئان خوێندنا مردن. ئەمە نیشانەیەوەیە کە خوای گەورە دەیوێت ئەو ئینسانە پاک بکاتەوە. بۆیە چاکەیەکی بە نسیب دەکا، لەسەر ئەو عیبادەتە ڕۆحی دەکێشێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار دوعای دەکرد دەیفەرموو خوایە گیان دڵەکانم دڵم ثابت کەی جێگیر کەی لەسەر عیبادەت و دینداری و خواپەرستی. بەردەوام ئینسان دوعا بکە، بڵێ خوایە ئاخرم بەخێر بگێڕی، خوایە کاتێ بمرێنی لێم ڕازی بی، چونکە ئەوە زۆر گرنگە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم کۆتایی گرنگە، کردەوەی ئینسان کۆتاییەکەی شەرتە. خوا ئاخرمان بەخێر بگێڕی. ئایا ئێمە چۆن کۆتایی بە ژیانمان دێ؟ بەردەوام بڵێ خوای ئاخر بەخێر بگێڕی، خوای لەسەر چاکە و عیبادەت و خواپەرستی بمژێنە و بمرێنە. پیاوێکی باوەڕدار دەڵێت شەو خەوتم لەم سەردەمەدا، شەو خەوتم لە خەوم داوتیان فڵان کەس بڕۆ بۆ ماڵ فڵان کەس، بڕۆ پارەی عومرەکەی بۆ بدە و بیبە بۆ عومرە. ئەم پیاوە حاڵی باشە الحەمدولله، پیاوەکە ناناسێ بە هیچ جۆرێ، بەس لە خەوە پیان تۆ فڵان کەس لە فڵان شار لە فڵان کۆڵان و فڵان گەڕەکە، ئەوە ژمارەی مۆبایلەکەیەتی لەبەرتە کە خەبەرت بۆ بینووسە، ماڵەکەیان لە فڵان گەڕەکەیە، دەرگاکەیان ئاوایە، خانووەکەیان ئاوایە. ئەمە لە خەوتە خەبەرم بۆوە، دەڵێت زۆر گوێم پێ نەدا. شەوی دووەم بە هەمان شێوە هاتم پیانوتم بڕۆ بۆ عومرە و فڵان کەسیش لەگەڵ خۆتا بەرە. شەوی سێیەم بە هەمان شێوە، سێ شەو لەسەر یەک. ئەمە یەکە خوای گەورە کەسێک پاکاتەوە، عەبدێک پاک بکاتەوە، پاکی دەکاتەوە. شەوی سێیەمش وتیان پێت ئەڵێن بڕۆ بۆ عومرە و فڵان کەس بەرە، مەسروفی بکە. منیش هاتم گەڕام لەو شارە لەو گەڕەک و کۆڵانە بە پرسیار ئەو ناونیشانی کە پێیاندام لە خەوەکەمدا ڕۆشتم بە دەرگاکە. ئەلحەمدولله ماڵەکەم دۆزیە و دام لە دەرگا ئافرەتی هاتە دەرەوە. سەلام لێ کرد، وتم خوشکی بەڕێزم ماڵی کاک فڵان کەسە؟ وتی بەڵێ. وتی ژمارەکەم نووسیوە لەکە لە خەو هەڵسام ژمارەکەم یەکسەر نووسیتم نەک لە بیرم بچێت، ئەو ژمارەکە لە خەوا پیاندام. وتم فڵان کەسی کوڕی فڵان کەس؟ وتی بەڵێ. وتم بێ زەحمەت چی تۆ؟ وتی پیاوی منە، مێردی منە.
وتی ئەمەش ڕقەمی ژمارەکەی بێزەحمەت ژمارەکەی بەرێ وتی ژمارەکەی دا پێم هەمان ژمارە بوو کە لە خەوا بێ بە منیان داوە هەموو ناونیشانەکان وەک خۆی مطابق وتی وەڵا هەندێک ئیشم پێیەتی حەزەکەم پیاوەکەت ببینم وتی وەڵای براکەم داوە لێبردن دەکەم پیاوەکەم لە ژوور و سەرخۆشە ئاگای لە خۆی نییە فول سەرخۆش ئەی خوایە سبحان الله من بۆچی هاتمە بەخوا زۆر زۆر سەرخۆشە ئاگای لە خۆی ئەوەی خواردوێتەوە ئاگای لە خۆی نییە هیچ بەڵێ دەفەرمێ وتم حەزەکەم بیبینم وتی فەرموو بڕۆ بەس ئاگای لە خۆی نییە ئەڵێ چوون دانیشم چەند سەعاتی دانیشم هەتا تۆزێ هۆشیاتەوە وتم فڵان کەس ڕەحمەتی خوات لێ بێ شتێکت پێڵێم بە قسەم بکە وتی چییە وتی لەگەڵ ماوەرە بۆ عومرە بگەڕێرە بۆ لای خوا وتی کاکە گەڕانەوەی چی من عومرەی چی من عارەق خۆم خۆت زانیم سەرخۆشم من ئەو شتانە ناکەم وتی زۆر ڕجاوتکام لێ کرد بگەڕێرە بۆ لای خوا تۆبە بکە بگەڕێرە بۆ لای خوا دەرگای تۆبە لەسەر پشتە منش لەم کێشەیە ڕزگار کە سێ شەو لەسەر یەک دێن بۆ لام بێگومان ئەو مەلایکەی خوایە فڵان کەس بەرە بۆ عومرە هەموو مەسروفێک دەکەم هەموو شتێکت بۆ ئەەکەم پارەشتە دەمێ بەس لەگەڵ ماوەرە هەموو مەسروفێک لەسەر من ئەڵێ قەنەعەتم پێکردی باش بەڵام من پارەی عومرەم نییە وتی پارەی عومرە لەسەر من هەموو مەسروفێکە لەسەر من بەس لەگەڵ ماوەرە دەڵێت جوازمان تەواو کرد و فیزە و شتمان لێدا کەوتینە ڕێبەرە و شاری مەکە و مەدینە بەڵام ئەم پیاوە عیبادەتێکی دەکرد بەڕاستی گەڕابوو بەلای خوا تۆبەیەکی کردبوو وەڵڵی من سەرسان بووم بەم پیاوە بەڕێزە ڕەحمەتی خوای لێ بێ ئەو چەند ڕۆژەش کە لەوێ بوو بەڕاستی زۆر گورج و گۆڵ بچووکە تازە دینەکەی وەرگرت بوو زۆر تامەزرۆی عیبادەت و خواپەرستی بوو ئەوەی لەو پیاوە بیر لە خەڵکی تر بە ئاسانی نەمەبین بەڕاستی گەڕابووە ڕەحمەتی خوای لێ بێ ئەو چەند ڕۆژە عیبادەتی خوامان کرد وتی هاتینە سەر ئەوەی بگەڕێینەوە تەوافمان کرد مەسە تەوافەکەین و ئیتر خواحافیزیەکەین و ئەڕۆینەوە تەوافمان کرد ئاخر تەواف با بیکەین و ئەمجا بڕۆینەوە بەرەو مەتار بەرەو ماڵ وتی باشە کە تەوافەکەمان تەواو کرد وتی هەر لەگەڵ خۆم ئایگەڕێنم بەس نوێژ و عیبادەتی زۆر بۆ چەند ڕۆژە کە تەوافمان تەواو کرد سونەتە دوور کات نوێژ بکەی دوور کات نوێژەکەی ئەمجا دوای ئەوە سونەتێکە لە دوای تەواف کە تەواو بووی دوور کات نوێژ لای مەقامی ئیبراهیم یا لە هەر شوێنێکی ترا دەکەی ئەڵێ وتی با دوور کات نوێژکەین و ئینشەڵڵا ئێستا ڕۆین بۆ لای ئۆتێلەکان و خۆمان حازرەکەین ئەڕۆینەوە ئەڵێ لە تەنیشتمەوە نوێژی کرد چووە سەجدە